سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی بنەماڵی دادخوازانی کوردستان لەسەر مەزاری ئازیزانیان تۆپبارانی بەردەوامی ڕۆژاوای کوردستان لەلایەن ئەرتەشی تورکیا ڕێگری مەئمورانی ڕژیم لە کۆبوونەوەی بنەماڵی قوربانیانی دەیە 60 لە خاوەران لە سەرکاردەرکردنی معالمێک و بانکرانی چالاکێکی سنفی بۆ دادگا ڕەفاندنی ئەنجامانی بنەماڵەیەک لەلایەن سوپای پاسداران لە هەنگوویە و خۆپیشاندانی خوێندکارانی لایەنگری فەلەستین لە ئاڵمان و نیوزیلەند. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی بنەماڵی دادخوازانی کوردستان لەسەر مەزاری ئازیزانیان ڕۆژی هەینی چواری جۆزەردانی 1403 بنەماڵی دادخوازانی شۆڕشی ژینە لە شارەکانی سنەوبۆکان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان کۆبوونەوە بە پێوە ڤیدۆیانێ بەدەستمان گەیشتووە بنەماڵی سارینا سەعادی لە شاری سنە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە جایەکانی دادخوازی ئەو شارە و جایە مینە دایکی شەهریار محەممەدی هاوڕێ لەگەڵ بنەماڵی دادخوازانی بۆکان لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە کۆبوونەتەوە و وی ڕێڕێزگرتن لە یادی هەموو قوربانیانی سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی یەک ڕێزی و یەکگرتووی خۆیان بۆ دادخواهی خوێنی بەناحەق ڕژاوی ڕۆڵەکانیان دووپات کردووەتەوە. بێبەشکردنی کەماڵ لۆتفی لە چاوپێکۆتن لەگەڵ بنەماڵەکەی ڕۆژی پێنجشەممە 3 جۆزەردان کەماڵ لۆتفی جایەکی نەمەر ڕەزا لۆتفی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری جێولان کە ئێستا لە زیندانی کامیاران بەندکراوە لە چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا. کەماڵ لۆتفی ماوەی 45 ڕۆژە لەلایەن هێزەمیەتەکانەوە دەستبەسەر و بۆ زیندانی کامیاران ڕاگوێزراوە. ناوبراو نەخۆشی سەختی پێستی هەیە و ئەبێ لە نەخۆشخانەی دەرەوەی زیندان چارەسەری پزیشکی وەربگرێت، بەڵام ڕۆژی ڕابردوو کاتێک بنەماڵەکەی سەردانیان کردووە مەئمورانی زیندانی کامیاران ڕێگەیان نەداوە چاویان بە باوکە دادخوازەکە بکەوێت. تۆپبارانی بەردەوامی ڕۆژاوای کوردستان لەلایەن ئەرتەشی تورکیا ڕۆژی هەینی چواری جۆزەردانی 1403 بەهۆی تۆپبارانی بەردەوامی ڕۆژاوای کوردستان لەلایەن ئەرتەشی تورکیاوە مەزرای گەنمی جووتیاران لە ئاگردا سووتا. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەرتەشی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە هێرشێکی بەرینیان کردووەتە سەر گوندەکانی دەوروبەری مندبێج، عین عیسا و شەهبا و لە ئەنجامی ئەو هێرشانەدا 6 کەس کوژراون و بریندار بوون. هەروەها زیانێکی زۆر بە مەزرای جووتیاران گەیشتووە و 10 هێکتار لە بەرهەمی کشت و کاڵی کەشاوەرزان لەناوچووە. ڕێگری مەئمورانی ڕژیم لە کۆبوونەوەی بنەماڵەی قوربانیانی دەیە 60 لە خاوەران ڕۆژی هەینی چواری جۆزەردان بنەماڵەی قوربانیانی دەیە 60 بۆ جارێکی دیکە سەردانی مەزاری ئازیزانیان کرد لە گۆڕستانی خاوەران و بەڵام مەئمورانی ڕژیم ڕێگەیان نەدا بشنە ژوورەوە. بە پێوە وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بنەماڵەی قوربانیانی دەیە 60 دروشمی پاش مەرگی ڕئیسی کۆماری ئیسلامی هەمان ڕێگای دەیە 60 گرتووەتە بەریان بەرز کردەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ مەئمورانی ڕژیم دەرگای گۆڕستانی خاوەرانیان بەسەر دایکانی دادخوازدا داخستووە و ڕێگەیان نەداوە سەردانی مەزاری ئازیزانیان بکەن. لە سەرکاردەرکردنی معالمێک و بانکرانی چالاکێکی سنفی بۆ دادگا ڕۆژی پێنجشەممە 3 جۆزەردانی 1403 سۆمایە ئەختەر شۆمار لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵا ئێداریەکانی ئامۆزش و پەروەرش لەسەر کارەکەی دەرکرا و ئیرەج تەوبەیها لە چالاکانی سنفی فەرهەنگیانی ئەسپەهان بۆ جارێکی دیکە لەلایەن دادگاوە بانکێشکرا. بەپێ راپۆرتی شۆرای سنفی فەرهەنگیانی ئێران سۆمایە ئەختەر شۆمار بەپێ بڕگەی 38 مادەی 8 یاسای هەڵا ئێداریەکانی ئامۆزش و پەروەرش و بەبێ بەڵگەی سەلمێنەل و دەستناگەیشتمە پارێزەر بە بیانووی ئەنجامەتی و هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی کۆماری ئیسلامی لەسەر کارەکەی دەرکراوە. لەلایەکی دیکەوە ئیرەج تەوبەیها چالاکی سنفی فەرهەنگیانی ئەسپەهان بۆ جاری پێنجەم لەلایەن دادگای دووی گشتی و ئینقلابی ئەو شارەوە بانکێشکراوە. بە وتێ شۆرای سنفی فەرهەنگیانی ئێران
بانکرانی و چالاکە سنفیە لەسەر بڵاوبوونەوەی فایلێکی دەنگی لە ڕێکەوتی 14 ڕەشەمەی ساڵی ڕابردوو بووە. شاینی باسەکە لە بەروارەکانی 26 و 27 ڕەشەمەی ساڵی 1402 سێ چالاکی سنفی فەرهەنگیانی مەریوان لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئێداریەکانی ئامۆزش و پەروەرشی کوردستان لەسەر کار دەرکرابوون. ڕفاندنی ئەنجامانی بنەماڵەیەک لەلایەن سوپای پاسەران لە هەنگوویە. ڕۆژی هەینی 4 جۆزەردانی 1403 هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسداران هێرشیان کردە سەر ماڵی شارۆمەندێک لە شاری هەنگوویەی سەر بە پارێزگای هورمۆزگان و سێ کەس لە ئەنجامانی بنەماڵەکەیان بە توندوتیژیەوە دەست بەسەر کرد. بە پێ زانیاریەکانەوە خێزانە لە بنەماڵە خۆشناوەکانی شارستانی هەنگوویەن و بەبێ هۆکار لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە بە توندوتیژی و لێدانەوە ڕفێنراون. ناسناویە و سێ کەسە بریتیە لە عەبدولجەبار خەیر، یاسر خەیر و باوکیان. گیانەدەستن و برینجاربوونی دوو کرێکار لە چابەهار و زاهێدان. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا دوو کرێکار لە شارەکانی چابەهار و زاهێدان بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی ڕووزاو بوون و یەکێکیان گیانی لەدەستاوە و کرێکارێکی دیکەش بە سەختی بریندار بووە. بە پێ راپۆرتی کەمپەینی شارەکانی بەلوچ، کرێکارێکی ساختمان سازی لە کاتی کەندنی چاڵ بۆ دانانی لولەی ئاوەڕۆ بەهۆی ڕۆشوونی زەوی گیانی لەدەستاوە. لە لاکی دیکەوە کرێکارێکی دەستفرۆشی بەنزین لە شاری زاهێدان لە کاتی دەرهێنانی بەنزین لە مەخزەنی ئۆتۆمۆبیلێک بەهۆی ئاگرگرتن جەستەی سوتاوە و ڕەوانەیە نەخۆشخانەکراوە. گواستنەوەی زیان نەباوی بۆ بەندی تاکەکەسی زیندانی ئەڤین. زیا نەباوی چالاکی خوێندکاری ڕاگیراو لە زیندانی ئەڤین بەهۆی ئاشکراکردنی هەبوونی گەنە لە زیندان و سازبوونی مەترسی لەسەر گیانی بەندکراوان بۆ بەندی تاکەکەسی گوازراوەتەوە. بە وتەی ئەمیر ڕەئیسیان پارێزەری زیاد نەبەوی، ئەو چالاکە خوێندکاریە کە بە تازایی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 1 ساڵ حکمی زیندان ڕەوانەی زیندانی ئەڤین پاش لە قاودانی هەبوونی گەنە لە نێو زیندان سەرەتا بۆ بەندی کەرەنتینە و جواجار بۆ بەندی تاکەکەسی گوازراوەتەوە. شانی باسەکە بنەماڵی زیان نەبەوی هۆڵیان داوە چاویان بە ڕۆڵەکەیان کەوێت، بەڵام بەرپرسانی زیندانی ئەڤین ڕێگەیان نەداوە. دابەزینی تەمەنی تووشبوون بە نەخۆشی ئالزایمەر لە ئێران. بەڕێوەبەری ئەنجومەنی دیمانس و ئالزایمەری ئێران ڕۆژی پێنجشەممە 3 جۆزەردان ڕاگەیاند تەمەنی تووشبوون بە نەخۆشی ئالزایمەر لە ئێران بۆ 49 ساڵ دابەزیوە. بە وتەی ئەو بەرپرسەی ڕژیم لە ئێستادا نەخۆشی تەمەن 49 ساڵمان هەیە و هەروەها کۆمەڵێک کەس هەنکە تەمەنیان سەروی 40 ساڵە و لە خۆناغی پێش تووشبوون بۆ نەخۆشیەدان. ئەو بەرپرسەی ڕژیم هۆکارەکەی بۆ تەحریمی دەرمانی کۆماری ئیسلامی لەلایەن ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایی گەڕاندووەتەوە و ڕاگەیاندووەکە دەرمانی ئەو نەخۆشیە لە ئێران بەرهەم دێت، بەڵام هێشتا کاریگەربوونی لەسەر تووشبووان پشتڕاست نەکراوەتەوە. دووە هەواڵ خۆپیشاندانی خوێندکارانی لایەنگری فەلەستین لە ئاڵمان و نیوزیلەند. ڕۆژی هەینی 4 جۆزەردان خوێندکارانی لایەنگری فەلەستین لە زانکۆکانی ئۆتاگۆ لە نیوزیلەند و هامبۆڵت لە ئاڵمان بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی فەلەستین خۆپیشاندانیان کرد. بە پێ راپۆرتەکان خوێندکارانی زانکۆی ئۆتاگۆ لە نیوزیلەند لە نێو مەحاوەتەی زانکۆمانیان گرتووە و خوازیاری ڕاگررتنی هاوکاری ئەو زانکۆیە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل بوون. هەروەها لە زانکۆی هامبۆڵتی ئاڵمان خوێندکاران لە نێو مەحاوەتەی زانکۆ خۆپیشاندانیان کردووە و خوازیاری ڕاگررتنی هەناردەکردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی لە غەزە بوون. بە پێزانیاریەکان هێزەکانی پۆلیس هێرشیان کردووەتە سەر ناڕازیان و 5 کەسیان دەست بەسەر کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و واستن.